زۆر کەمە یعنی زۆر زەڕوڕە زۆر خۆشە کە بەرهەمی خۆمان بەکاربێنین بەرهەمی خۆمان ئەو جلوبەرگانی کە لەبەر یەکەی ئەو پێداویستانی بەکارهێنین ڕۆژانەی خۆمان بە بەڵام بەداخەوە کە نەبێت مەجبورین ئەمە پەنابەرین بۆ هی دەرەوە. هەرچی حکوومەتێکەوە جارێک کە وشیاری بکە کشتتوکارەکان و خاوەنزەوی باغەکان بۆ ئەوەی زیاتر بەرهەمی خۆماڵی بەرهەم بێن و وەروەها کاڵەکانیان لە ناوخۆ ساری برساغ بگرێتەوە نەکو ئەوان کاڵەکانیان بنێن بۆ دەرەوە لە هەمان کەدا کاڵایەک کە لە دەرەوە وڵاتێ هەم سوودی بۆ خۆمان نییە و هەم بەگرانیش لەسەر هاوڵەتەن ئەوسێت. دەبێوەکو پژگیرێکی خدایبەکان بکە کەدا مەکتەبەکان ڕافێریان کە بەرەمی خۆمانەبییت و بەرەمی پشت بە بەرەمی خۆمان بەستین و کە حکوومەتش دەوێت پژگیری رازوتیارەکان بکە مەوادیان بۆ دابینکە تاکو بەرەمی خۆمان زیاتر بێت. دیارە بازاری کوردستان جۆرێکە بەهۆی بەرهەمی دەرەکیەوە بەرهەمی خۆماڵی تا ڕادێکی زۆر ناتوانێت لەو پێشبڕکێ بێت. لەبەرەوە پێم وایە لە کابینەی ئێستا و هەروە کابینەکانی داهاتووشا بێ گرنگێکی زیاتر بە کشتتوکاڵ بدرێت چونکە کشتتوکاڵ ڕەتی بە خۆراکەوە خۆراکیش ڕەتی بە ئاسایشی نەتەوەییەوە چونکە تۆ لە ڕێی کشتتوکاڵ دەتوانێت ئاسایشی خۆراک دابین بکەیت.